ستاندەر زانیاری نوێ لەبارەی ڕێکەوتنەکەی هەولێر و بەغدا دەربارەی هەناردەی نەوت و موزە ئاشکرا دەکات. لە هەولێر هێرشکرایە سەر چالاکوان شوانگەردی و هەوڵی ڕفاندنی درا، ستاندەریش بە توندی ئیدانەی دەکات. چاکدانانی گەریلا پێدەنێتە قۆناغی چوارەم و شاندی ئیمڕاڵیش کۆبوونەوەکانی دەست پێ دەکاتەوە. ماگوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێم چۆتە ژێرباری بەشێکی زۆری داواکاریەکانی حکوومەتی فیدراڵ لە بەرامبەر ناردنی موچەی فەرمانبەران. ماگوێرەی زانیاریەکانی ستاندەر ناوەڕۆکی ڕێکەوتنەکە دوو خاڵی سەرەکی لەخۆ دەگرێت کە ڕادەستکردنی زیاتر لە 100 ملیار دینار داهاتی ناوەخۆ و 230,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە بە بەغدا. ئەم ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی هەرێم دوای ئەنجامدانی کۆبوونەوەی هەفتانەی خۆی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان وەردەکاری ئەو لێ تێگەیشتە هاوبەشەی کە دوێنێ لە بەغدا تایبەت بە دابینکردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان و پابەندیەکانی هەرێم هاتۆتە ئاراوە. پێشوازی لێ دەکەین و بڕیار دراوە بە جێبەجێکردنی ناوەڕۆکەکەی. جێی باسا ئەم شەویش کۆبوونەوەیەکی باڵای لایەنەکانی ئیدارەی دەوڵەت بە ئامادەبوونی بافڵ تاڵەبانی و دکتۆر فواد حوسێن نوێنەری پارتی لە شاری بەغدا بەڕێوە دەچێت. نیوەڕۆی ئەمڕۆ چالاکوان و یاساناسی دیاری شاری هەولێر شوانگەردی لەسەر شەقامی 150 مەتری لەلایەن ژمارەیەک کەسەوە هێرشی توندی دەکرێتە سەر و هەوڵی ڕفاندنی دەدرێت، دواتر بەهۆی خراپبوونی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت. شوانگەردی لە تۆمارێکی ڤیدیۆییدا ڕایگەیان کەوا هێرشکارەکان هەڕەشەی توندیان لێ کردم و وتیان چیتر قسە بە حکوومەت بڵێ دەتۆپێنین. جێی باسا دەستگای ستاندەر بە توندی سەرکۆنە و شەرمەزاری هێرشە دڕندانەکەی سەرشوان سابیر چالاکوانی دیاری کوردستان و هەولێر کرد و ڕایگەیان داواش دەکەین بە زووترین کات تاوانبارانی ئەو هێرشە و کردەوە مافیاگەراییە دەستگیر بکرێن بە پێچەوانەوە دەسەڵات تاوانبار دەبێت و هیوای سەلامەتیش بۆ کاکشوان دەخوازین. ئەوە لە کاتێکدایە دوو ڕۆژ بەر لە ئێستاش بە هەمان شێوە دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی و دکتۆر بەیاد عەلی یاریدەدەری لە هەولێر ڕفێنران و لە ناحیەی وەرتێش هاوڵاتیەک لەسەر داواکردنی مافی خۆی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە شەهید کرا. چاکدانانی پەکەکە پێدەنێتە قۆناغی چوارەم و شاندی ئیمڕاڵیش کۆبوونەوەکانی دەست پێ دەکاتەوە وەک ڕەخساندنی زەمینەسازی یاسایی بۆ پرۆسەی چاکدانانی پەکەکە، هەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی تیرۆر و یاسای سزاکان لەسەر ئەرکە سەرەکیەکانی ئەو لیژنەیەیە کە لەو بارەیەوە پێک دەهێنرێن و ئەو ئەندامانەی پەکەکە ئازاد دەکرێن کە ماوەی حکومدانیان تەواو بووە یان زۆری نەماوە تەواو بێت. لێبردن و لێبردنی گشتیشی دەرناکرێت. ئەمڕۆ گەڕێکی دیکەی دیدار و کۆبوونەوەکانی شاندی ئیمڕاڵی لەگەڵ پارتە سیاسیەکان دەست پێ دەکاتەوە. وەرێ سەرێکی کۆبوونەوەکانیش لەبارەی پرۆسەی چەکدانانی پەکەکە و ڕێکهێنانی ئەو لیژنەیە دەبێت کە بڕیارە بۆ ڕەخساندنی زەمینەسازی یاسایی لە پەرلەمانی تورکیا پێک بهێنرێت.